هەر سەبارەت بە دۆخی جوتیارانی کورد و ڕێگریەکانی سوپای عراق لەوەی کە ناڵن کشتتوکاڵی خۆیان بکەن لە گوند و ناوچەکانی خۆیان گفتوگۆ لەگەڵ بەڕێز حەسەن شێخانی بەرپرسی مەڵبەندی کەرکووکی بزوتنەوەی ئیسلامی کوردستان گفتوگۆی لەگەڵ دەکەین بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک حەسەن سڵاوت لێبێت ئەم دیاردەیە ئەمە چەندین جارە دووبارە دەبێتەوە سوپای عراق ڕێگر دەبێت ناڵن جوتیاران لە گوندەکانی خۆیان کاری کشتتوکاڵی بکەن تا ئێستا هیچ چارەیەک بۆ ئەمە دانەندراوە حەلێک نییە بۆ ئەمە ناکرێت هەموو جار یعنی هەر کاتێک بیانەوێت ڕێگری لە جوتیاران بکەن. سڵاو بۆ جەنابێت بۆ بینەرانی کورسان بچوار داوا لێ بردەکەم من بەرپرسی مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی نیم ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی باشە لای من ئەوان معلوماتی جەنابەت ئەو هەڵێ چاکەن دانە قەی ناکە فەرق ناکە ئینشاءڵڵا. چاوەکەمی حەقەتەوە دەرەژە پێدەری سیاسەتێکی قوڵە و کاری بۆ کرێ و ئەوە دەرەخاکەوە سوپا بێلایەن نییە و نەبووە هەر لە مێژووی عێراقا من واتیەگەم بەس لەگەمە چارەسەر بکەن دەنگی خۆم دووبارە ویستمەوە لە مۆنتاژ سوپاسانەکەم. باشە هاوکارانم ئەوەش چارەسەر دەکەن ئێستا ئینشاءڵڵا. ئەمە ئەوە دەرەخا برایەن بینەرانی خۆشەویست ئەوە کەوا لەم قۆناغا و پێشتیش بینیمانیان و کاتی ڕژێم پێشوو ئەمانزانی کەوا سوپا بێلایەن نییە دەستکەلایەکە بەدەست دیکتاتۆرەکانەوە کاری پێ دەکەن و ئیسە لە عێراقیشا سوپا ینی یەک تەوەر و یەک محوەری نەگردو ینی لەبەرەوە کە سوپا هەیە مەسەلەن سوپای دیکە لە پاڵیا دروست کراوە و هەوڵە درێ کەوا ئەم چارەسەری ئەم کێشانە بە کەرەستەی هێز بکرێت دیارە ئەمە هەڵەیەکی زۆر گەورە لەبەرەوەی ئەڵسان هێز نابێت لە ئەبێ لە کاری پارێزگاری سنوور بێ سنووری عێراق بەگشتی و ئەمەوە دەرەخە ئەم عەقڵیەتەی بەڕێوەبردننی با بڵێن کێشە و قەیرانەکان و ئەو کێشانەی لەوان لە نێوان ئێمە و بەغدایە هەیە ئەیانەوێ بەو شێوازە چارەسەری بکەن کامەر نە چارەسەرێکی دەستوریە و نە یاساییە و ئەوە دەرەخاکەوە سوپا بێلایەن نییە لەم ناوچانە و بێ سەرکردایەتی کورد کارێ بککەوە ئەوەی پیان ئەوترێ پەلەمانتار ینی کۆمەڵی ئەندام پەلەمانمان هەیە ئەبانەی سابێ لەسەر خەت بن لەگەڵ ئەو خەڵکان لەبەرەوەی هەی ئەوان با بڵێن نوێنەری ئەم پێکاتانن کەوا لە کەروکە هەیە بە کورد و عەرەب و تورکمانەوە بە تایبەت برا تورکمانەکان و ئەوانەی کە کوردن لە ناوچانە شش ئەندام پەرلەمانی دانشن من ئاواتە خوازم ینی ڕۆژێ بێ ئەم شش پەرلەمانتارە کووردە لە کەرو پێکەوە دانشن ژوورێکی عەمەلیات دروستکەن و کار بکەن پێکۆ یا سێ دەستەی دیکەمانشێ چەندجای هەلم کەناڵیەوە باسم کردووە دەستەی ناوچە داڕێڕەکانی دەرەوە هەرێمی کوردستان و ڕاوێژکارمان هەبووە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیان ڕاوێژکارمانەیە ئامانە پێکەوە ینی وەرەقەیەکی عەمەل ئامادە بکەن بیدەن بە سەرۆکایەتی هەرێم ئێستا ئەو ینی ئێمە نە پەرلەمانمان ماوە نە حکوومەتی با بڵێن بە فەرمی کاربەڕێکەرە تەنها سەرۆکایەتی هەرێما ئەوتوان بە شێوایەکی فەرمی ئاراستەی بەغدای بکەن و ئەو خوڕوقاتانەی کەوا سوپای عێراق بەرامبەر نەتەوەی کوردێکە ئەبێ ئەوە یەکلایی بکەێتەوە ئەم کێشان لەبەرەوەی بە ماوەیەکی پێشە ئەوەی بیستمان سەرۆکی مادەی 140 لیژنەی مادەی 140 بەڕایەک دەرکراکە و هەموو گرێبەستەوانە هەموو پشەڵ کرایەوە کاتی خۆی گرێبەستەکان ڕاگیرابوون ینی تەرجمید کرابوون بەڵام ئێستا پوچەڵ کراونەوە ینی خێر لەم کاتەیە دووبارە ئەم گرێبەستانە زیندووەکرێن بەرامبەر بە کورد و بە هێز و بەسپاوە دێنەگەلەوەش یانی زوتیان وەکەوەی کە خۆیان دەڵێن بڕیاری دادگایان لایە هەروە بڕیاری فەرمانگەی کشتتوکاڵیان لایە کە دەتوانن لەسەر زەویەکانی خۆیان کار بکەن بەڵام وەکەوەی کە ئەوان باسی لێوە دەکەن سوپای عێراقی گوێ بەم بڕیارە نادات و ڕێگریان لێ دەکات ئەمە چۆن دەتوانرێت ئاوا بەم شێوەیە سوپا گوێ بە بڕیاری دادگا نەدات گوێ بە بڕیاری فەرمانگەیەک نەدات دەکرێشتیەوە ئەی ناکرێ یان میشە باسیەوە کەم ئێمە ئێستا سەرۆکۆمارمانەیەوە با بڵێن وەزیری دادمانەیە وەزیری دەرەوەمان هەیە وەجێگری سەرۆک پەرلەمانمانە و هەفتاشتاندان پەرلەمانمانەیە باش ئەوانە ئیشیان چیە لە بەغدا یان ئەگە بۆ چارەسەری کێشەکانی جوتیارە نەبن ینی شەڕەکە بە ئێمە بکرێت و قسە بکەینەوانە کۆمەڵی خەڵکیش ئیمتیازات وەرگرن ئەبێ ئەو خەڵکانە حەقت بێنە سەر خەت و چارەسەر کێشانە بکەن چکەم ئەمڕۆ کورد بە دەستور قساکە بە یاسا قساکات خۆی مش بەرامبەر ئەوان هێزدانانین و خۆی ناوچەکە ئەکوڵێ ئەوە دۆخی
نێوان ئەزەربایجان و ئەرمەنە و ناکۆرنی کارەباغا ئەوە لەولاوە کێشەی فەڵەستین و غەزەیە لەم شەو خۆ عێراق ناکڵێنی ینی پرۆسەیەکەی لە ناوچەکەیە پرۆسەیەکی وڵاتە زلێزەکانەیە و پرۆسەیەکی وڵاتە هەرێمیەکانی دەربارەی هەرێمی کوردستان و دەربارەی عێراق ئەوانەی زلهێزەکان و وڵاتەکانی دەوربەر ئەیانوی ئەو وێنایە بکەن کەوا عێراق دوای پرۆسی ئازادی دوای نووسینەوەی دەستور پڕە لە کێشەی مەزەبی تایفی قەومی ینی دەیان کێشیان بۆ ئەم وڵاتی عێراق دروست کردووە کە ئەوان بڵێن وڵاتەکانی دیکەشە هەر گۆڕانکارێبی ئەوە چارە نووسی عێراقای بینن کەوا بەناو دەستورشیان نووسی و کاری پێ ناکرێ و وێناکردنی هەرێمی کوردستان کەوا بڵێن بۆ هەر سێ پارچەکەی با بڵێن کوردستانی ناوی ئەڵێ کوردستانی گەور پیان پیشاندنکەوە بڵێن کورد نە ئازادی تایە و ئەم پرۆسەی فەرەحزبیە سەرکەوتو نییە و حکومەتی کوردستان ناتوانن با بڵێن ژیانی نەتەوەکەی خۆی گەلەکەی خۆ دەستەبەر بکە ئەوە حاڵی پەرلەمانەکەیەتی ئەوە حاڵی با بڵێن حکوومەتەکەیەتی لەبەرەوە ئەم دوێناکردنە بۆ کوردی هەر سێ پارچەکەی کوردستان و بۆ وڵاتەکانی دەوربەر ئەمە بەنامەی کاری دەسەر دەکرێت ینی ئەم کێشانە دروست ئەکرێن ئەم کێشانە یانیسە کورد سنگەرێکی نەگردە تەنها لە بەغدا مەسەلەی کێشەی بوجە و موچەوە هەر نەتەوەیەکیش هەر نەتەوەی سمبل و مێژۆکەی ڕەمزەکان و سەرکردەکانی بشێمەرێ هەر نەتەوەی پرۆسەی پەروەردەی ڕابیگیرێ هەر نەتەوەی گیرفانی پەتاڵ بکرێ هەر نەتەوەی ڕاگەیەندێکی چاوەشەکار و ئیرهابێکی فکری تابێ ئەمە نتیجەکەی بێ کە ئەمە ئەیبینین کەوایسە هەر کەسێک باسی نیشتیمانیش بکە خەڵکێک ئەڵێم قەوانە سواوە چیە لێ ئەدەی ئیمڕۆ خەڵک کێشەی موچەیە کێشەی بوجەیە کێشەی ئەوەیە لەبەرەوە ئەو بابەتەیە ئەبینین ئەم کێشانە سەرهەڵدەن و دوێنێ مەقەڕی قیادەی عەمەلیات بوو ئیمڕۆ با بڵێن ئەو شوێنەیە کە باست کرد وە سبەی دیکە ئەم کێشانە کۆتاییان نایە لە عێراق لەبەرەوەی بەنامەیەکی نێودەوڵەتی هەیە بۆ دروستی ئەم کێشانە و هەرێمی کوردستان و بەغدا هەولێر و بەغدا دائیمەن لە کێشەیە بن بۆ ئەم شتە بچووکانە دۆزە گەورەکەی کورد لەبیر نەتەوەی کورد لەبیر گەلی کورد ببرێتەوە. بەڵێ بەڕێز حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت.